قسە باسەکەین لە سەرچێک لەو کتێبانەی کە ڕۆژی سێشەممە لە ڕۆژهڵاتی کوردستان لە مەریوان قسە باسی لەسەرکراوە ئاماژە بە بڵاوکردنەوەی کتێبەکە کرا کتێبی ڕشتەی کوردەواریە. ئەم کتێبە لە ئەدەبیاتی کوردیا یەکێک لە بابەتی نووسین و واجێگای خۆی کردبێتەوە لە نێو ئەدەبیاتی کوردیا بابەتی قسەی خۆش و ئەو نوکتانەیەکە هەیە لە ناو کۆمەلگای کوردەواریەوە ئەو نوکتانە چ جای کۆن و لە ڕابردووە هەبن و دەماودەنگ جێڕابێتنەوە یاخوتەوانی کە نوێن و ئەنووسرێنەوە یاخودە و کەسایەتیانی کە بەناوبانگن بە قسەی خۆش و بە نوکتەی خۆش ئەنووسرێنەوە وەک بەشێک لە مێژوو هەڵە ژیرێن و هەروەها وەکو لایانی ئەدەبیش پێگەی تایبەتی خۆی هەیە لە ناو ئەدەبی کوردەواریە هەروەک چۆن شعر و پەخشان و چیرۆک و پەندی پێشینان و ئەمانە بەشی سەرەکی پێکاتی ئەدەبیاتی کوردین قسەی خۆشیش بێبەش نییە لەم بابەتانەوە لە ڕابردووە چەندین کتێب و چەندین نووسرا و بڵاوکراوەوە لەسەر بابەتی قسەی خۆش و نوکتانی کە هەبوون کتێبی ڕشتەی کوردەواریژی چێکە لەو کتێبانی کە لە شاری مەریوان لەلایەن بەڕێز عوسمان سەمەدیەوە نووسرا و کاری لەسەر کراوە قسە خۆشەکانە کە کۆی کردوتەوە تایە و نووسیوێتەوە جارێکی تروە بەتایبەت ئەو کەسانی کە دیارن لە ناو خەڵکییا و بە قسەی خۆش و نوکتەی خۆش بەناوبانگن لە دووتوێم کتێباجی کردوتەوە هەرو خۆی ئاماژی پێکا لە دوای ڕشتەی مرواری علادین سەجادی ئەمیش ئەم کتێبەی هاوشانی ئەو کردو بۆی بتوانێت کۆی ئەو قسە خۆش و بابەتانی کە هەیەتەیە کۆ بکاتەوە پێکەوە هەمووتی خۆی و هەمیش بەشێک لە مەڕاستی مەکاتبی. ئەم کتێبە بە پێیوتەی شارەزایانی بواری قسەی خۆش لە دوای کتێبی مامۆستای گەورەمان مامۆستا علادین سەجادی دووهەمین کتێبە کە لەو قەبارەیە چاپ ئەکرێت. چۆنێتی چاپکردنی ئەم کتێبە ئەوە بوو کە ساڵی 96 ئێرانی کە کاتە 2017 وازامزایانی پڕ بوو لە کارەسات و ناخۆشی سروشتی بۆ میلەتی کورد بەگشتی. ئەوە بوو کە جۆرێک لە خەمەوەکی و دڵناخۆشی باڵی بەسەر کۆمەلگاکەیە کێشا بوو بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان لافاوەکەی پارێزگای سنە پێکدادانی تانکرەکان لە ناو شاری سنە بوو بەهۆی دیان لە دەزانی چەند هاوڵاتیە کە بەڕاستی سەرتاسەری کوردستانی بە شێوەیەک خەمناک و خەمۆ کردبوو. ئەوە بوو کە من پێم خۆش بوو بەش بە حاڵی خۆم پێ بنێمە بواری ڕەوانەوەی ئەو ناخۆشیە و دەستم دای دامەزاندنی کاناڵی تەلەگرامی مەلای مەزبورە. ئەم کاناڵە وەکو لە ناوەکەی دیارە مەلای مەزبورە بەرامبەرە لەگەڵ مەلانە سەدینی تورک و فارسەکانە یاێکی قسە خۆش بووە ئیسە ئەفسانە بە یاڕاستی ئەوە شتێکی جیاوازە. من ناومنا ئەوە کە شتەکە باموسەما بێت پڕ بە پێستی خۆی بێت لە سەرانسەری کوردستانەوە قسەی خۆشم کە بۆ ئاهادیا زۆریان هەر بیرەوەری خۆمنی ئەو قسە خۆشانن کە لە باوکم بیستون هەمووی خۆم نووسیون پێداچوونەوەم بۆ کردوون و لەنا ئەو کاناڵا دام ئەنا ئەکەوتە بەردەستی خوێنەران دوای ماوەیەک دین بۆ تەلەفۆنانەی بۆ مەکرا بۆ پەیوەندیانەی بۆ مەکرا بە سەرنجان بەوەی کە خۆم کارمەندی کتێبخانەی گشتیم لە مەریوان و خەڵکێکی زۆر ئەم ناسن و لوتفیان هەیە لە حەقمدا لە ملانەوە پەیوەندیم پێوەکرا کە بەڵێ شتەکە سەرکەوتوو بووە ئەو کە بڕیارماندا بیکەینە کتێبێک چون فەزای مەجازی هیچ جێگەی متمانە نییە و لەوانەیە ڕۆژێک بفەوتێت ئیتر لەبەرەوە کە بمێنێتەوە یان وەکو فارسەکان وڵێن ماندگار بێت ئێمە کردمانە کتێبێک و پێشکەشی کتێبخانەی کوردیمان کرد